ڕواندز بناسە. ڕواندز 1005 مەتران لەسەر ئاستێ دەریایە بەرزە. ڕۆپێڤاناوێ زێدەتر 148 کیلومەترên çargûşeye. ڕواندز بەری زاینێ هاتیە ئاواکردن. Li gorî çavkaniyên dîrokî navê Rwandiz berî Zayînê sala 1922 Mosasîr bû paytextê dewleta Oraçû bû. Paytextê Mîratiya Soran bû. Sala 1813 ji aliyê westa Receb ve kargeha çêkirina çek û teqemeniyan têçekirin. Heman salê kargeha çêkirina diravan jî hebû. Yekem çapxaneya Başûrê Kurdistanê li Rwandiz bûye û guvara Zarê Kirmancî ji aliyê Husên Huznî Mukriyanî ve lê sala 1926 ve hatiye çapkirin. Malbendê rewşenbîrî û huneriyê navçeyê ye. Gelek kûm û gropên hunerî li Rwandizê hene. Ya herî giring jî kûma mûzîkê ya paşayê gewre ye. Kifte xwarina herî navdar a Rwandizê. Çi de bêma bibê giring legal tobim Şin bê aşayî bê giring legal tobim Payîz ya bahar bê roj ya şevîtar bê Ledê ya leşar bê giring legal tobim Azîzan silav دڵنیام زۆربەتان ماوەیەکی زۆرە چاوەڕێن بەرنامەی کاروان سەردانی شارۆچکەیەک بکات کە ڕواندزە. ئەو شارۆچکەیەی کە لە زۆر ڕۆوە شایانی ئەوەیە کە بە شێوەیەکی بەرفراوان تیشک بخرێتە سەر لایەنە جیاوازەکانی ژیان لەو شارۆچکەیەدا. ئێستا بەرنامەی کاروان لە ڕواندزە و من ماهیر ئەمین خۆشحاڵم کە لەگەڵ ئێوەی خۆشەویست لایەنە جیاوازەکانی ئەو شارە پیشاندەی فەرموون. شاری پاشای کور باجری خوشمیرا دلالی سیواسور روان دوز جانا جان شاری پاشای کور باجری خوشمیرا دلالی سیواسور بیروت که تگازی خرندی یارامن بیروت که تگازی خرندی یارامن گورگو هندیرین نوبدارن لیدور گورگو هنديرين وبدار اللي دور عزیزان خۆشەویستان ئێستا ئێمە لە قایمقامیەتی قەزای ڕواندزین لە خزمەت کوێستانخان قایمقامی قەزای ڕواندز پێمان خۆشە بەڕێزیان کەمێک لە ڕووی ئیداریەوە باسی قەزا و با بڵێن بەگشتی وە ژمارەی دانیشتوان و ئەو گوند و ناحیانەی کە سەر بە قەزای ڕواندزن. کوێستان خانم کاتت باش زۆر سپاس بۆ دەرفەتەی بەئێمەدا. ئەم کاتێ ئێوەش با زۆر بەخێر بن بۆ شارە خۆشەویستەکەمان قەزای ڕەواندز. بەڵێ وەکو دەزانن قەزای ڕەواندز چەند تایبەتمەندیەکی هەیە لە ڕووی مێژوویەوە لە ڕووی ڕۆشنبیری و هونەریەوە و هەروەها لە ڕووی گەشتیاریەوە کە زۆربەی شوێنە گەشتگوزارە جوانەکان بە حکمی هەڵکەوتەی جوگرافیای ئەم دەڤەرە لە سنووری قەزای ڕەواندزن. ئەوە بەرنامەمان داناوە ئێستاش ئیشی لەسەر بواری گەشتگوزار دەکرێت لە قەزای ڕەواندز. وا ڕێژەی دانیشتوانی سنووری قەزای ڕەواندز بەگشتی 35,000 نەفەر پێک دێت کە سنتەری قەزا 15,000 نەفەرە و دەوروبەر و گوندەکانیش 20,000 نەفەرە بە دۆڵی ئاکۆیان دۆڵمەنجەڵ و نەحیی وەرتێ و تەنها ئێمە یەک نەحیەمان هەیە کە سەر بە قەزای ڕەواندزە ئەویش بەڕێوەبەرایەتی نەحیی وەرتەیە کە 17 گوند لە خۆی دەگرێت و بەگشتی ئێمە 48 گوندمان هەیە لە سنووری قەزای ڕەواندز. یعنی باقی گوندەکان سەر بە قەزای ڕواندزن سەنتەری قەزا. بەڵێ سەر بە سەنتەری قەزان گوندەکانی ئیتر. دەستان خۆش ئێمە پێمان خۆشە گەرجەنابتان کاتان هەیە پیاسێکی ناوبازاری ڕواندزیش بکەین بۆەوەی لەوێ زیاتر درێژە بە باسەکان بدەین. سپاس.
سلام علیکم چۆن نەحواڵتان حواڵتان باشن سپاس شێستان خان ئێمە بەڵێ. پێمان خۆشە زیاتر تیشک بخەینە سەر مەسلەی گەشت و گوزاری و جەنابەت زیاتر باس لەوە بکەی ئایا ئێستا ئێمە لە ناوازارە ڕواندزین ئایا بوونی ڕواندز وەکو شارێکی با بڵێن هاوینە هەوار و گەشت و گوزار کە خەڵک زۆر ڕووی تێدەکا چ ڕنگدانەوەیەکی هەبووە لەسەرەوەی کە داهاتی خەڵک باشتر بێ و گوزەران و بازاری خەڵک باشتر بەڵێ بەتاکید من پێشتری باسم کرد کە قەزای ڕەواندز بۆنەی ئەو هەڵکەوتە جوانەی کە هەیەی لە ڕووی جوگرافیەوە شوێنێکی گونجاوە و زۆرتری شوێنە گەشتیارەکان لە قەزای ڕەواندزە ئێمە بێخاڵمان باس کرد جوندیانمان باس کرد ئێمە جگە لەوەی کە هاوڵاتیانی خۆمان لە شارەکانی تر سەردانی ئێرە دەکەن شوێنەکانی ئەبینن دێنە شوێنە گەشتوی گوزاریەکان ئێمە لە ناو لە بەغداوە هەیە لە هەفتەیەکدا 10,000 گەشتیار دێتە ئەم سنوورە دیوە گەشتیارانی دەرەوەش کە دێنە کوردستان ئەوانیش دێن لە هەمان کاتدا سەردانی ئێرە دەکەن و ئەوەش دەبێتە هۆی بژانەوەی بازار و بژانەوەی بۆ نمونە بێخاڵ کە کۆمەڵە خەڵکێکی لێیە خۆیان سەرپەرشی و ئیشانە دەکەن لەوێ وەزئی مادیان باشتر دەبێت حتمەن دڵێکم بوو لە داستم چوو بەمەستی دڵێکم بوو لە داستم چوو بەمەستی سەرێکم بوو نامە پای جوان پەرستی خۆشەویستانیێک لەو شتانەی سنتەری بازاڕی ڕوانزی پێدەناسرێتەوە بینایی مزگەوت و تەچێ گەیلانیە کە لە ساڵی 1926 وەکو ئاماژەی پێکراوە لەسەر تابلۆکەی لەلایەن شاعیری گەورەی کورد سافی هیرانی دروست کراوە لەو دوایە لە ساڵی 2012 نۆژن کراوەتەوە دەستان خۆش ئازیزان ئێستا ئێمە لە پەیمانگای هونەرە جوانەکانی ڕواندزین و لەگەڵ خۆشەویستانین لە بەشی موزیک پێمان خۆشە مامۆستا ئەحمەد وەکو سەرۆکی بەشی موزیک کەمێک بە گشتی باسی ئەو بەشەمان بۆ بکەن. سپاس بەخێر لەسەر چاوان زۆر سپاس. بێگومان دەستپێکی دامەزرانی پەیمانگای هونەرە جوانەکان دەگەڕێتەوە بۆ سەرەتای ساڵی 2010 تاوەکو ئێستانەکە کاروانی ئەم پەیمانگای سێ قۆناغی بەڕێ کردی ئەم ساڵ خۆشبەختانە ئینشاءڵڵا و باوڵ کۆشی گشت مامۆستا و قوتابیە بەڕێزەکان و ستافی ئیدارەشەوە چوارەمین قۆناغ
دەردەچێت. ئەم ساڵ بەگشتی لە قۆناغەکانی بەش مۆزیک 5 قۆناغمان هەیە و تەواوی قوتابیەکان نزیکەی 50 قوتابیمان هەیە. ئێوەکو بەشی موزیک دوای دەرچوونی ئەو قوتابیانەوە بە دوواداچوون دەکەن ئەوانە چۆن کار دەکەن لە دەرەوە ممارەسەی کاری موزیک و هونەر دەکەن یان چۆنە؟ ئەوانی کە لە پەیمانگە تەخەروج دەکەن بەپێی ئەو بەهری هەیەە هەیە تەقدیمی کۆلیژی هونەر دەکات لەوێەوە درێژە بە خوێندن دەدات و هەندێکیان لە قوتابخانە ئاهلیەکان و تەنانەت هەندێکیان بەوەکو گرێبەست لە سەر لە گشت پەروەردەکان بە گرێبەست دامەزراوە. ژیانم زیندانە بێتۆ کارم فرمێسکەوە گریانە بێتۆ سەد جار بەهار بێ خۆش بێ دەشت و دار بۆ من پایی زەوە زستانە بێتۆ زستانە بێتۆ. لەو بەشەی شێوەکاری لە پەیمانگای هونەرە جوانەکانی ڕواندز هەموو لقەکانتان هەیە بۆ نمونە وێنە کێشانە پەیکردتاشیە گرافیکە سیرامیکەیەوە هەمووتان هەیە یان چۆنە؟ پەیمانگای هونەرە جوانەکانی ڕواندز بەشی شێوەکاری لە ئێستادا لە دوو بەش پێکاتیە بەشی وێنە کێشان و پەیکردتاشی لەبەر چەند هۆکارێک نەمانتوانێت بەشی سیرامیک و گرافیک بکەینەوە ئەو هۆکارانەش یەک لەوانە نەبوونی بینایی باش هەروەها نەبوونی مامۆستای میلاک ینی ئەمانە هۆکارن نەتوانین ئەو دوو بەشەیە بکەینەوە کە زۆریش پێویستن ینی داواکاریەکی زۆر لەسەر ساڵانە قوتابیان زۆر داواکاریەوەکان بەشی سیرامیک بکەینەوە بەڵام ئەوانە هۆکارن نەمانتوانە ئەو دوو بەشەیە بکەینەوە. ئێوە پرۆژەی لەو شێوەیەتان پێشکەش کردووە کە بتوانن بینا بگۆڕن یان شوێنێکی گونجاوتر دابین بکەن؟ بڵێ طبعا ئەمە لە ساڵی 2011 پرۆژەیەوەمان هەبوو بینایەمان هەبێت پرۆژەشمان تەقدیم کردووە بەڵام لەبەر هۆکاری خەیرانی داراییە یان هەر هۆکارێکی دیکە نەیانتوانیا بینایە و پەیمانگای هونەرە جوانەکانی ڕواندز دابین بکەن کە زۆر پێویستە چونکە بینایەکەمان شیاوی ئەوە نییە کە نە پەیکردتاشی لێ بخوێندرێ نەوێنە کێشانی لێ بخوێندرێ. ئازیزان ئێستا ئێمە لە خزمەت مامۆستادانین بە ڕێوەبەری پەیمانگای هونەرە جوانەکانی ڕواندز پێمان خۆشە پرسیارەوەی لێ بکەین کە ئێمە بەشی موزیک و شێوەکاریمان بەسەرکردەوە بۆچی بەشی شانۆمان نییە لە پەیمانگا؟ پەیمانگای هونەرە جوانەکانی ڕواندز ئەو دوو بەشە لە خۆئەگری کە جەنابەت ئاماژەت پێدا بەڵام بەشی شانۆ بەڕاستی پێداویستی بۆ دابین نەکرایەوە بینایەکەمان لایەقی ئەوەی نییە بەشی دیکەی لە بۆ زیاد بکەین ئەگەر نا ساڵانە قوتابی داواکاری لەسەر هەیە و داواکاری پێشکەشەکە بەڵام لە ڕووی میلا کاتەوە وەکو پێویست نین و بینایەکەشمان ڕێ بەوە نادا بەشی تازە بکەینەوە. وەڵام پێم خۆشە بپرسم ئێوە لە ساڵی چەند پەیمانگاتان دامەزراندێ؟ پەیمانگای هونەرە جوانەکانی ڕواندز لە ساڵی 2011 کراوە یەکەم پۆلی قوتابیەکانی وەرگرت بۆ ئێستانێکە سێ خولی دەرچوونمان پێشکەش بە کۆمەڵگا کردووە کە ژمارەیان 67 قوتابیە ئاستانێکەش حاڵی حاضر 28 قوتابیمان لە مەشقن لە قوتابخانەکانی سنووری قەزای ڕواندز و چۆمان و سۆران. پێمان خۆشە نمونەیەکی زیندوو لەو کارانە ببینین کە جەنابتان باستان کرد و ڕنگدانەوەی پەیمانگا بەسەر با بڵێن کەش و هەوای شار.
مامۆستادانە ئێرە هۆڵی پەیکەرتاشیە وایە؟ بەڵێ ئوستاز ئەمە بەشی پەیکەرە ساڵانە قوتابیان کارنامەی دەرچوونیان بەشی پەیکەر لێرە دابینەکەن بەشی پەیکەر لێرە ئەخوێنن ئەمەش پەیکەری بەڕێز مامۆستا زرارە قوتابیەکان کاری تێدا ئەکەن و خەریکە بگاتە قۆناغی کۆتایی یانیەوە وەکو کارنامەی قوتابی کاری لێکراوە وەکو شێوەیەکی خۆبەخش نەک داواکرابێ بۆ نمونە کە مەسەڵەن دەستگایەکی تایبەتمەند داوای لێوە نەکردووە کە پەیکەرێکی لەو شێوەیە دابتاشنیان چۆنە ئەوە وەکو خۆشەویستێک بۆ بەڕێز مامۆستا زرار قوتابیەکان سەر پشکن لە هەڵبژاردننی ئەو بابەتانەی کە کارنامەی دەرچوونی لەسەر ئیشی لەسەر بکەن قوتابیەکان وەکو وەفایەک بۆ مامۆستای خۆشەویست مامۆستا زرار دەستپێشخەریەکە لە قوتابیانەوە بەڵێ اختیاری قوتابیەکانە جێگەی دەستخۆشی بۆ قوتابیەکان وە بڕیاریشە لە هیچ شوێنێکی گشتی دابدرێیان چۆنە ئەوەی جێ خۆشحاڵی شارەوانی ئامادەی دەربڕیوە هەر شوێنێک کە پێویست بێ ئێمە هەڵی بژێرین ئەوان هیچ لاریان نییە ئێمە بە پێویستی ئەزانین لە پێش قوتابخانەی پاشای گەورەی دابنێن بەرامبەر بە کۆمەڵی هونەر و وێژەی کورلقی ڕواندز بە هۆی ئەوەی کە مامۆستا مێژوێکی دوور و درێژی هەیە لە قوتابخانەی پاشای گەورە و ڕۆڵێکی گەورەشی هەبووە لە پێگەاندنی کۆمەڵی گەنج لە کۆمەڵی هونەر و وێژەی لقی ڕواندز ئازیزان یەکێک لەو مەعالیمانەی کە ڕواندزی پێوە دەناسرێتەوە ئەوەیە کە تۆپی وەستا ڕەجەب لە ناو شارەکە دانراوە ئێستا ئێمە لە بەردەم تۆپی وەستا ڕەجەبین و خۆشحاڵ دەبین کە لە ڕووی مێژوویەوە جەنابی مامۆستا فەخری دەبینین کە شارەزایە لە بواری مێژوو پێمان خۆشە باسی پێگەی مێژووی ڕواندزمان بۆ بکە بێگومان شاری ڕواندز مێژوویەکی زۆر کۆنی هەیە زۆر کەونتر لە مێژووی هاتنی حوسێن حوزنی بۆ شاری ڕواندز کە لە سەرەتای بیستەکان بوو سەدەی ڕابردوو واتە دوای زەنجی یەکەمی جیهانی بەڵێ مێژووی ڕواندز ئەگەر بگەڕێنەوە بۆ ناوی ڕواندز بەپێی ئەو سەرچاوانەی ئەمن لێکۆڵینەوەم لێ کردووە شاری ڕواندز ناوی ڕواندز وەکو ناو ئەگەڕێتەوە بۆ سەردەمی ئەکەدیەکان واتە ئەگەڕێتەوە بۆ سەردەمی ئیمپراتۆریەتی ئووری سێەم کە دەکاتە ساڵی دەوری 2200 هەتاوەکو 2004 پێشی زاین 4000 ساڵ پێش ئێستا کە ناوی ڕواندز هاتووە لە میتۆلۆجیای ئەکەدی هەر بەو ناوە هاتووە بە ناوی ڕواندز بە ناوی ڕواندز عینی ئەمان شێوەی زاراوەی ڕواندزیەکان چونکی ڕواندز زاراوەی جیاوازی هەیە شێوەی شەکەی بەڵێ هەیە مەسەلەن ئەرێ ڕاوندوز هەیە ئەرێ ڕواندوز هەیە بەس خەرچی ڕواندزیەکان پێ دەڵێن ڕواندزیەکان پێرێن ڕواندز لەو سەرچاوی مێژوویەش هەر بە ناوی ڕواندز مێژوویە کە من لە هەشتایەکان توانیم بیدۆزمەوە نووسرایە ڕوو يعني روفا دز روفان دز يعني عيني بس طبعا اكاديكان بزماني سومري برين بمسماري بختي بزماريش يعني نسير وزماني سومريش هر اللي خوي زانستي زماني سومري قصير بكين وشكان متقطع بون برككان يعني وشيك ابوه بس ليك دراو نبوه بله نووسراوە ڕوو ڤان دز جرسە
شاری تارانێ بەرنابێ بەبارانێ وەی باریکەی نەشمیلانێ باکەوشەکەت تڕ نەبێ پێ لەسەر چاومدانێ باکەوشەکەت تڕ نەبێ پێ لەسەر چاومدانێ ڕواندز بەناوبانگە بە کۆمەڵی کاوینە هەواری لەو شێوەیە بێخاڵ پێم وایە بەناوبانگترینە کاگاراژیانم کاتتان باش خۆشحاڵین کە کاتتان بە ئێمەدا و لەگەڵمانی سپاسان دەکەین ئێمە دەمانوێت جەنابتان دەربارەی بێخاڵکەمە قسەمان بۆ بکەن و بە تایبەتی پرۆژە نوێیەکە زۆر سپاس ئەم کاتەی ئێوە و بینەرانی کەناڵ بیستاریش باش طبعا بێخاڵ خۆت وەستت کرد باسف کرد کە یەکێکە لە هاوینە هەوارە هەرە بەناوبانگەکانی کوردستان و عێراق دیارە بەبەستی جەنابتان زیاتر ئەو ماستەر پلانەیەکە ئێستا ئەو بێخاڵی پێنەژۆن دەکرێتەوە خۆ دەزانی بێخاڵ لە حدودی زیاتر لە 100 ساڵ زم و جۆڵی گەشتیاری تێدا دەست پێ کردێ بەڵام بە شێوەیەکی هەڕەمەچی دروستکرایە خەڵکی خاوەن زەویەوانە باو باپیرانی ئێمە کەپ و چایخانە و شتانیان تێدا دروست کردووە هەروە هاتووە هەتا بەم ئاخیرانە گەشت و گوزار گەشەی کرد لە ڕووی گەشت و گوزاری وەرزی با بڵێن هاوینە ئیتر بووە شوێنێکی هەم سەرچاوی داهات بۆ کۆمەڵی خەڵک بە شکلێکی وای لێ هاتبوو کە تێک ڕژا بوو حدودی 10 ساڵ 15 ساڵ حکوومەتی هەرێم بیرەوە کاتەوە کە ماستەر پلانێکی بۆ دانێ بەڵام خۆت دەزانی شوێنێک مێژوێکی ئاوای هەبێت لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەو کێشە و گرفتانە ئاسان نییە دووادار بە خۆشحاڵیەوە یعنی دەستەی گشتی گەشت و گوزار و لەژێر ڕێنمایەک ڕاستپاردەکانی وەزارەت شارەوانی گەشت و گوزار و وە لەژێر سەرپەرشتی ئەنجومەنی وەزیران بە هاوکاریە چەند کۆمپانیایەکی بیانی و خاوەنی مڵکەکانی ئێرە خەڵکی کاسبکارەوانە گەیشتنە ئیتفاقێک لەسەر یەک ماستەر پلان بڕیاریان لێدا طبعا ئەوە بڕیارێکی زۆر گرنگ بوو و هەنگاوێکی زۆر گەورە بوو لە پێشخستنی گەشت و گوزار لە بەتایبەتی لە هاوینە هەواری بێخاڵ ئەم ماستەر پلانە لە ساڵی پارەوە خراوەتە بواری جێبەجێکردنەوە ئێمە خۆمان ئەو سێکتەرانێکە لە سوارچێوەی ماستەر پلانەکە هاتیە جێبەجێکەن بە ژێرەی ڕێنمایەکانی دەستی گەشت و گوزار. بەڕێزان ئێستا ئێمە لە کتێبخانەی گشتی ڕواندزین لە خزمەت بەڕێز کاک ساڵحین بەڕێوەبەری کتێبخانەکە پێمان خۆشە بە شێوەیەکی گشتی باسی کتێبخانەی گشتی ڕواندزمان بۆ بکەن. طبعاً ئەو کتێبخانەیە لە ساڵی 65 تا ساڵی 74 خاوەنی 53,000 کتێب بووە. جۆری ئەو کەسانەی کە سوود لەو کتێبخانەیە دەبینن چێن ینی ئەو کەسانی دێن ئێستانێکە بە زۆری خەڵک پێشی ئەو ئینترنێت و ئەو شانە پیابی هەموو شخصێک دەهاتن لێرە داوای کتێبیانە کرد بەس ئێستا بەهۆی ئەنترنێت و بەهۆی ئەو فەیسبوک و ئەو شانە ینی ژمارە خوێنەران کەم بووە. ئەمە دەزانین لەو دەڤەرە با بڵێن کتێبخانە یەکەمین چاپخانەی کوردی لەو دەڤەرە بووە لە ڕواندز بووە کە لەسەر دەستی حوسێن حوزنی و جی موکوریانی ئێوە شتێکی تایبەتیتان هەیە لە کتێبخانەکەتان پارێزرابێ؟ وەختی خۆی هەبووە ینی لە ساڵی 65 هەبووە تاکوش ساڵی 91 هەبووە بەس ئەوانە نەماینێت ئەو کتێبان دەستنووسەکان نەماینە بەس ئەو کتێبانە بەشی زۆری لە مزگەفتی گەورە بوون لە ساڵی ئەفتا هەبوو شەوەکی لە ناکاو ینی کەس نازانی کو سۆتە مزگەفتەکە سۆتە کە مزگەفتەکەش سۆتە ئەو مەکتەبەکە هەلنا مزگەفتەکەی سۆتە. بینەرانی خۆشەویست هەمووتان بیستوتانە کە ڕواندز وەکو خواردن بەچی بە ناوبانگە بە کفتە کفتەی ڕواندزی ئێستا نیوەڕۆیە و زۆریشم برسیە بەڕاستی ئێمە زۆر سپاسی بازی سەبیحە دەکەین کە ماڵێکن لە ڕواندز گەزانیان ستافی بەرنامەی کاروان لە ڕواندزە پێیان خۆش بوو بە کفتەی ڕواندزی داوەتمان بکەن پێمان خۆشە هەمومان پێکەوە ئێستا بەرەو ماڵی بازی سەبیحە بڕۆین و لەوێ کفتەی ڕواندزی بخۆین. فرمون.
پێمان خۆشە پرسیاری ئەوەی لێ بکەین کە ئەو کەرستانەی کە لەو کفتەیە بەکار هاتووە چیەوە جیاوازی چێ لەگەڵ نەوعی دیکە لە کفتان وڵای ئەو کفتەی ڕواندزی پێرێن ئەوە قیمەی تێکەن پیوازی تێکەن کەرەوزی تێکەن کفتێ ئەوە هەیە کفتە شنەوەی هەیە بەس هەر ڕواندز بە کفتەی مەشهورە ڕواندزی بەس بە کفتەی بەس بە بڕوشەیکەنیان بە برنجی شەکەن بەجدا بەوە کفتە بڕوشە ئەوە کفتە بڕوشە بەرێ کفتەی سپیشن هەیە کفتە دۆغاوێش هەیە سێچانە ئاکفتەنەیە بەس ڕواندزی بۆ کفتە سۆرەی مەشهورە ڕاستە بە کفتەی ڕواندزی ئەوە شەبەپانی دەکرێت کفتەی دیکە هەیە خڕا هەیە خڕا ئەوەیە سۆرە بە بڕوشن کردیا ئەوە تەماتێ تێدایە تەماتێ تێدایە تەماتەشی تێدایە کەرەوزە سرقا هەموو شتی تێدایە دەستان خۆش دڵنیام کفتەکە زۆر بەتام و ئێستا تامی دەکەین و بەڕای من ئەو کەسانەی کە دەیانەوێت سەردانی ڕواندز بکەن ئەگەر سەردانیان کردو کفتیان نەخوارد و گەڕانەوە سەفەرەکان نوقسان خۆشە باسێکی فەقیان بکەی چ لە ڕووی مێژوویەوە چ لە ڕووی ئەو بەروو بووم و شتانەی کە لە دەڤەرەکە هەیە گوندی فەقیان یەکێکە لەو گوندانەی کە لە دۆڵی ئاکۆیان تەبیعەت و سروشتیوار کەوتێ گوندەکی جوانە ئاوی زۆرە هاوینان زۆربەی هەرە زۆری گەشتیاران ڕوو لەو گوندەیەکەن وێڕای ئەوەی ئەو گوندە زیاتر بە میوە و ئەوانە بە ناوبانگە میوەی دێمی کە ئەو منتیقە ترێکی زۆری هەیە ترێکەی دێمیە لەسە بارانەیە ئاوی نییە بابرین ئەو بەروو بوومە زۆرەی کە لەو ناوچەیە هەیە بەس وەکو بە بازارکردن و دەی بن بازار دەیفرۆشنیان هەوڵ درراوە لێرە مەسەلەن کارگەیەک دابدرێ بۆ لە قوتونانیان مەسەلەن بە شێوەیەک لە شێوەکان سوودی لێ بینرێ بەرێ لێرە ترێکی زۆر باشی هەیە ترێکەی زۆر دەگمەنە دەگە هەموو جێە بڕیارمدا ئەو ترێ بە خەسار نەڕوە یعنی لە بازاڕیش وەکو پێویست نافرۆشدا ئەمێن ماوەکە کمکمە شەرام دروستە کرد لۆ خۆم دروستە کرد دوای هەستمە کرد مشتری و ئەوانەی زۆرن بڕیارمدا تەوەسعی پێ بکەم یعنی برین ئەو سارەی چووی ئەو هاوینەی نێزکی زیاتر لە 20,000 لیترم ئەوە دروست کردی ها مامۆستاجیان زۆر سپاس بۆ دەرفەتەوە پێمان خۆشە هەموو پێگە جوگرافی باسێکمان بۆ بکەیت دەربارەی ڕواندز و لە ڕۆی جیۆلۆجی شەوەگەر ئەمان ئەوەی لە سەیری ڕاوەستانەمە خەرەندە ئەوەی دیکە خارە ڕەشەوە گەری پێدەوترێت قوڵایەکی جوانی هەیە هەم سروشتەکەی بە تایبەتی لە بەهاران ئێستا تافگەی بۆ دروستە بێ ئاوی دۆڵی ئاکۆیان بەو ناوچێدا و ئاوی ڕووباری ڕواندز بەو دۆڵەدا تێدەپەڕی پاشان دەچێتەوە زەی گەورە ڕواندز نزیکەی 1500 متر لە ئاست ڕووی دەریاوە بەرزە ئەو خەرندانە زانایان چۆن باسییان کردووە کاتی خۆی هیچ زانیارێکت هەیە چۆن بڵێ بە گوێرەی سەرچاوەکان خەرەندی ڕواندوز دروستبوون ئەگەڕێتەوە بۆ زەمەنی جیۆلۆجی دووەم بە گوێرەی لێکدانەوەنەکانی ئەو سەردەمەی کە کراوە شتی نوێی لەسەر نەکراوە توێژینەوەی نوێ سترسێک هەیە لەسەر ئەوەی با بڵێن بوومە لەرزەی دیکە لەو شێوەیە لەو ناوچەیە زۆر زەحمەتەوەکو باسمان کرد ڕواندوز هەر بەخۆی دوورە لە هێڵی بوومە لەرزەوە.
هونەرمەندی زۆر خۆشەویستی شارەکەمان دەکەین کاک ماهیر محەممەد ئەمین فەرمێت بۆ پێشکەشکردنی گۆرانیەک. نحني وخيرا أي خيرا وشمام شلكي ونحني وخيرا أي خيرا ناس كوتنكي أي هوزا وهوزا لو شكر آغا هوزا لو من كمية ولو يعني رجمو شكر آغا كشتن خاني غروز قوتابخانەی پاشای گەورە. بینەرانی خۆشەویست، ئێرە ئەو قوتابخانەیە کە من قۆناغی سەرەتایم هەمووی لێرە بووە و من یادگاریەکانی منداڵیم هەمووی لەو دەوروبەرە بوو، چونکە ماڵیشمان هەر لەو نزیکانە بوو. خۆشحاڵم کە ئێستا لەو بەرنامەیە ئەو قوتابخانەیە بەسەر دەکەینەوە. پێم خۆشە هیچێک لە مامۆستایەکان ببینم کە بتوانین زیاتر باسی ئەو قوتابخانەیە بکات. خۆشحاڵین کە مامۆستا دەرفەتی بە ئێمەدا کە وەکو مامۆستایەکی دێرینی شاری ڕواندز زیاتر باسی قوتابخانەی پاشای گەورە بە تایبەتی و ڕەوشی خوێندن بە گشتی لە ڕواندز بکەین. دەڵێ هەر وەک جەنابەت باست کرد کۆنترین قوتابخانەیە ئەتوانین بڵێن دایکی هەموو قوتابخانەکانی ئەو ڕوانزەیە، نەک قوتابیانی ڕوانز شاری ڕوانز بەشکم قوتابیانی باڵەکایەتی و سیرەکان و مێرگە سۆر و حتا خەلیفان و ئەوانەش دیانە و هەر هەموو لێرە خوێندنیان کردی لەبەرەوەی تاکە قوتابخانە بوو. لە پاشان قوتابخانەی تریژەوە بەس کاتی خۆی کە ئەو قوتابخانەیە دامەزرا ناوی قوتابخانەی ڕواندزی کوڕان بوو. ئێستا گۆڕاوە ئێستا پاشای گەورەی تێکەڵاوە بنەرەتیە و تەبەی زۆر دەور و ئەوەشمان مامۆستامان بینە یادیان بەخێر هەیە ماون هەیە زۆریشیان لە تەمەەن نەماون خوددا ئافیان کە ڕێز بۆ هەموو مامۆستانی کە لێرە و بەرەوەبەری زۆرمان دیت لێرە لە مامۆستا ئەنوەر عەلیەوە بگرە هەتاوەکو دەگاتەوە مامۆستا حەسەن قورشید و مامۆستانی تر. ئەمنیش بەخۆم لەو ئاخرەی تەمەنم 5 ساڵان لێرە بەڕێوەبەر بووم و 25 ساڵیش ئەلفوبێی زمانی کوردی پۆلیەکەم گوتەوە. کاروان ئێستا لە یاریگای وەرزشی ڕواندزە. خۆشحاڵین کە سەرۆکی یانەی وەرزشی ڕواندز کاک عیسا لەگەڵمانە بۆی بە شێوەیەکی گشتی باسی وەرزش بکەین لە ڕواندز و لە دەڤەرەکە. کاک عیسام کاتت باش؟ ئەو کاتان باش، زۆر سپاس. وەرزش بە گشتی لە ڕواندز چۆنە؟ ئەکەتەن وەرزش لە ڕواندز مێژوێکی پشنگداری هەیە
ئێستاش لە ئێستادا ئەمە هەوڵماندا زۆر باشێک بێخسترێتن و باشترین شێوە بتوانین خزمەتی وەرزشمانانی ڕواندز بکەین. ڕواندز لە تایکواندۆ بە تایبەتی لەسەر ئاستی کوردستان ممتازە و ساڵانە وەرزشوانی باشی پەروەردە کردێت توانێتی بداتە منتەخەبی کوردستان. لە بواری تۆپیم وەرزشمان دێرینەکانمان زۆر باشن. ساڵانەمە گەشتمان هەیە بۆ دەرەوەی وڵاتیش لە ئێران لە بۆکان و شنۆ و خانی و لە مەهاباد لە پاڵەوانێتەکانی دەرەوەی هەرێمی کوردستانیش بەشداری لەو پاڵەوانتێکە بۆ وەرزشمان دێرینەکان لە ئێران ساز دەدرێتن ئەمە بەشداری دەکەین. لەسەر ئاستی کوردستانیش لە شەترەنج زۆر باشین، لە تۆپی باڵا باسکتبال زۆر باشین. تۆپی پێشمان ساڵی پێشتر دەرەجە 3 بوون تا ئێستا، بەڵام ئەو ساڵ بوونە دەرەجە 2 و ئیش لەسەرەوەی دەکەن کە بگەنە دەرەجەیە. ینی جۆرەکانی وەرزش کە لێرە برەوی هەیە بۆ نمونە تۆپی پێیە، بالەیە، شەترەنجە، تایکواندۆ. تایکواندۆ بەرێوە یەدیش. ئازیزان بە دەرفەتی دەزانین کە ئێستا ئێمە لەگەڵ دکتۆر موسا مەمەدەڕەشی لە وینەهاواری بێخاڵ پێمان خۆشە ئەویش بە سیفەتیەوەی کە دکتۆرای لە مێژوو هەیە باسێکمان بۆ بکات دەربارەی مێژووی ڕەواندز. دکتۆر جان زۆر سپاس بۆ دەرفەتە. مێژووی ڕەواندز ڕەنگە دەگەڕێتەوە بۆ سەردەمی ئۆرارتۆکان کە پتر لە 600 ساڵ بەر لە ئێستا وەکو ناوەندێکی گرنگ ئەو شارە وجودی هەبووە. پاشان لە سەردەمی ساسانیەکان و کە 400 ساڵ حکومڕانیان کرد لە وڵاتی ئێرانی بەرفراوان ئەو شارە هەر وجودی هەبووە. ڕەوادیەکان لەو شارە حکومڕانیان کردووە، ڕەوادیەکان و هەزبانیەکان. ڕەنگە یەکێک لە هۆکارەکانی ناونانی ڕەواندزیش هەر بگەرێتەوە بۆ دەسەڵاتدارەتی حکومڕانی ئیمارەتە کوردی سەردەمی ئیسلامی کە پێی دەگوترێت ڕەوادیەکان. ڕوئیندژ واتە قەڵای ڕەوادیەکان، قەڵایەکی پۆڵاین. ئەوە لە مانای ڕەواندزە. ڕەنگە گونجاوترین مانا بۆ ئەو شارە ئەو بابەتە بێت، ینی ڕوئیندژ واتە ڕەواندز کە پاشای گەورەش لە شعرێکدا هەمان بابەتی هێناوە کە جارێکی تر ڕەواندزم کردەوە ڕوئیندژ. دیارە پێشتر ئەو شوێنە قەڵایەکی یا بڵێن دژێکی پۆڵاینی بەهێز بوو کە پاشاش بە دێرە شعرێک ئەو باسی هێناوە. ژمارەیەکی یەکجار زۆر لە گەڕیدە و ڕۆژهەڵات ناس و وڵات ناسەکانی ڕۆژ ئاوایی هەروەها تورکەکان، ئێرانیەکان و کوردیش باسی ئەو شارەیان کردووە. لە ڕۆژ ئاواییەکان ئەتوانین باسی کەسێک بکەین بە ناوی کارستن نیمپور کە ئەو کارستن نیمپورە لە سەرەتای سەدەی هەژدا سەردانی ڕۆژهەڵاتی کردووە، لە ڕۆژهەڵاتی سەردانی وڵاتی ئێران و یەکێک لەو بابەتانەی کە باسی لێوە کردووە باس لە شاری ڕەواندز دەکات. ئازیزان خۆشەویستان، ئێستا ئێمە بەرەو ماڵی مامۆستا زرار دەچین و داخەوە کۆڵانەکەیان کەمێک تەسکە ئۆتۆمبیلی بەرنامەی کاروان نەیتوانی بێتە ناو کۆڵانەکە. پێکەوە با بەرەو ماڵی مامۆستا زرار بڕۆین. فەرموون. لە دوای مێرنشینی سۆران شارەکەم تەواوەم وێران ببوو بە تایبەتی لە ساڵی 74 یعنی کە خانەکانیشی بە پێوە نەمان. بەڵام کە هاتینەوە هەرچەندە بارودۆخەکەن بارودۆخەچی نالەبار و لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە خراپ بوو، لە ڕووی دەرونیەوە مەسەڵەن ئەمە کە نسکۆی 75 داهات هەمومان یعنی ئینسانی بابرین بە تەواوەتی داهێزرابووین، یعنی هیچ
تەنها باوەڕ نەبی باوەڕن بەخۆ هەبوو کە ڕۆژێک دادێ ئەمە کورد جارچی دیکە سەر هەڵدەینەوە ئەمە هەر بەو باوەڕەن ئیش کردیە و ئەمش برم کە وەکو کەسایەتی خۆم کە هاتم لە قوتابخانەی دامەزرامە و دەستم بە ئیش و کار و ئەوەی خۆ کردەوە هەر لەو بەو پێ و دانگەی ویستم خەڵکی دی پێ بگەینم جرگایمە بگریتەوە کە بتوانی خزمەتی ئەو نەوەی داهات و خزمەتی ئەو شاری بکاتن هەر ئەوەش بوو یعنی کە بابرم وەکو بیرۆکەیەکی تازە کە بۆ لە مێشکمدا چەسپا و تیپی پاشای گەورم پێکهینە سەرڕای ئەو هەموو هەڕەشە و گوڕەشە و با بڵێن فشارن لەسەر بوو لەو بوارەیدا هەر گۆرانیەکی نوێنە کردەوە بەڕاستی ئەمە بە چەکێکی دەستی پێشمەرگەن ئەزانی کە ڕووی بڕووی دژمنی بوویتەوە چونکی ئەمە لە بارودۆخەکی زۆر سەخت ئەژیایی بەعنی جاری وا هەبوو لەوانەیە کە ئەچین گۆرانیەکن تەزیلە کرد یا چالاچێکن هەبوایە یعنی ئەوەن بەخۆ نەبوو کە جارێکی دیکە چالاچێکی دی ئەنووی هونەر لە ڕواندزێ ئەوە لە نووسینی جەنابتە بەرێزە چێن ئەتوونە دبوو ناوەڵا من بەداخەوە یەکەم جارمە بیبینم ئێستا ئەدا پێشم نانووس هەر بە خۆت بنووسە وەڵا سپاست دەکەم پێشکەشە بە خۆت پێشکەشی خۆت بکە زۆر سپاس بنووسم پێشکەشە بچێ پێشکەشە بۆ هونەرمەندی خۆشەویست کاکە ماهێر کاکە ماهێر دیاری و یادگار ناوێم نیش بنووسە زرار محەممەد مستەفا ئەلی نەزاتەوە خەیاڵ کرد لۆ بکەم فەرموو ئەوە ناوی جەنابتە بەڵێ دەست خۆش شانازی ئەوم هەبوو کە لە منداڵی قوتابی مامۆستا زرار بم و بەختەوەر بووم دیسان خۆم بە بەختەوەر دەبینم کە شەرەفی ئەوم پێبەخشرا دیسان بێمەوە خزمەتی مامۆستا زرار و لە بەرنامەی کاروان بەشێکی زۆر کورد لەو با بڵێن مێژووە پڕسەروەریەی مامۆستا زرار نیشانی بینەران بکەین. ئازیزان ئێمە زۆربەی شوێنەکانی ڕواندزمان بەسەر کردەوە ئێستا لە چیای کۆڕەچین با پێکەوە بەسەر چیای کۆڕێک بکەوین لە ڕێگەی تەلەفریکەوە بۆی تیشک بخەینە سەر ئەو شوێنە گەشتیاریش فەرموو. خۆشەویستان هەرچەندە کەشوهەوا تەما ئێستا ئێمە بەرەو چای کۆڕک دەچین بەڵام دیسانیش جوانیەکی زۆر زۆر سحراوی هەیە ئەو ناوچەیە ئەمە پێمان خۆشە ئێستا لەگەڵ بەڕێز کاکچیا بەرپرسی بنکەی کەشت و گوزار لە ڕواندز قسە بکەین و ئەو زیاتر تیشک بخاتە سەر لایەنە جیازیەکانی ئەو شوێنە گەشت و گوزاریە. خۆشبەختانە زۆرترین شوێنە گەشتیارەکانی پارێزی هەولێریش کەوتونەتە قەزاکەی ئێمە ئەمە شواکاتنکەوە گەشتیارێکی زۆر لە باشوور و ناوەڕاستی عێراق لە شارەکانی تری کوردستان سەردانی قەزاکەی ئێمە بکەن و بەردەوام ئێمە گەشتیارمان هەیە لە ئێستاوە ناو تەلەفریکی چای کۆڕەچین لە سای تەلەفریکی چای کۆڕەکەەوە ئێمە گەشتیاری زستانە مشمان پێیا بوو ئەوە تقریبان چەند 3-4 ساڵە گەشتیاری بەردەواممان هەیە ئاماری چەند هەفتێک پێش ئێستا ئامارێکمان بڵاو کردەوە لە 3 ڕۆژ نزیکەی 10,000 کەس سەردانی ئێرەی کردووە. هەمیشە من مێشکم بەوە با بڵێن بیر لەوە دەکەمەوە ئایا ئەو
سروشتە جوانەی کە خوا بەو ناوچەیە بەخشیوە بووەتە هۆی ئەوەی کە لە با بڵێن وەکو بژانەوەیکی ئابووریش ناوچەکە بەخۆیەوە بینێەوە لە ڕووی هوەری و کەلتوریشەوە ئەو لایەنە گەشت و گوزاریە کار لەو لایەنە بکە. ئەکیت خۆی هاتنیە و ژمارە زۆرەی گەشتیار ئاکاتنکەوە بازار ڕوانزیش بوژێتەوە چونکەوانە دێن لێرە ژەمێک نانەخۆن ڕۆژێک لێرە بەسەرە بن پێداویستی ئەو مەتاعیم و ئەو شوێنە گەشتیاریان هەموو لە بازار ڕواندز ئەکردرێت ئیدی نانەوە خانەیە گۆشت فرۆشە ئازوقە فرۆشە ئەوە هەمووی تەسیری تێکاتن ئەو پێداویستیانە هەموو لە بازار ڕواندز بەردەستەگرێتن و هەروەها گەنجی ڕوانزیش لەو شوێنانە زۆر کارەکاتن و هەروە خۆشیان خاوەنی زۆربەی چێشتخانە و فەنادق و موتێلاتن لێران. چۆن نەحاڵتان سەحەتان زۆر خۆشحاڵم کە لێرە دتان بینم بەرنامەی کاروان لە ڕواندزە ئێمە پێمان خۆش بوو بێنە سەر چای کۆڕک بەڵام خۆشحاڵێکی زۆر گەورەیەکە و هونەرمەندە جوانانە لێرە دەبینین بە تایبەتی کە پێم وایە کۆمەڵی هونەر و وێژەی کورد لە قێر ڕواندز میوانداری دوو هونەرمەندی خۆشەویست کاک ڕزگار لە چەمچەماڵەوە و کاک سامانیش هەر لەگەڵ جەنابیان لێرن دیارە خۆیان ئامادە دەکەن بۆی ئیڤێنتێک لێرە پێشکەش بکەن چالاکیان هەیە ئێمە پێمان خۆشە بەڕاستی کە ئێستا لەگەڵتانین و مامۆستا زەینەر لێرەیە پێمان خۆشە کەمێک باسی مامۆستا چۆنی پێمان خۆشە جەنابەت کەمێک فەرمودانیشە فەرموو زۆر سپاس نامدانیشە مامۆستا دیاردانیشە پێمان خۆشە مامۆستا زەینەر کەمێک باسی مێژووی دامەزراندنی کۆمەڵی هونەر و وێژەی کورد لە قێر ڕواندز بکە فەرموو مامۆستا کۆمەڵی هونەر و وێژەی لە قیر ڕواندز مێژوێکی کۆنی هەیە لە پێش هەشتاکانەوە لە ساڵی 1970ەوە دامەزراوە هەرسێ بوارەکانی هونەری شانە و شێوەکاری و موزیش تێدا بووە تا ئێستا نزیکەی چوار جیلی لە شای ڕواندز پێگەیاند و ینی چوارنەوەی هونەرمەند پێگەیشتون لەوێەوە لە هەرسێ بوارەکاندا تا ئێستاش بە زندویەتی ماوەتەوە چاڵاش تێدایە تاکو ئێستا خولی بەردەوام دەکەینەوە بۆ فێرکردنی میوزیک بە مناڵانی شای ڕەواندز بخۆش دەزانی وەکو خەڵکی ڕەواندز دەزانی خەڵکی ڕەواندز ئەزیان لە هونەرە بە تایبەتی هونەری مۆسیقا تا ئێستاش بەردەوامین ئێمە لەسەر ئیش و کارەکانمان ئێستا هاتووینە چای کۆڕک بە بۆنەی جەژنەکانی هاتنی جەژنەکانی نەورۆز ئازیزان ئەو ئەڵلقەیە کاروان کە تایبەت بوو بە شاری ڕواندز لێرە کۆتایی پێدێ لە ناو تەلەفریکی چیای کۆڕک من زۆر خۆشحاڵ بووم
کە ئەگەر توانی بێتم و هیوادارم توانی بێتمان بەشێکی بچووک لە جوانی ئەو شارە پیشان بدەین. هیوادارم لە ئەڵلقەکانی داهاتووی کاروان هەموو شار و شارۆچکە جوانەکانی کوردستان بەسەر بکرێنەوە و هونەرمەندانی خۆشەویست لە ڕێگەی ئەو بەرنامە جوانەوە ئێوەی خۆشەویست ئاشنا بکەن بەو شوێنە جوانانەوە. خۆشحاڵ دەبم کە بەرنامەکەی من بە گۆرانیە کۆتایی بێ و پێشکەشی کەم بە ڕواندز. ڕەواندوزم چەند خۆشە وەرگەی دۆست و یاران لە ناو گوڵ و نێرگزان خۆش دێ ئاوی ڕووباران خودایبی پارێزی لە دوژمن و نەیاران لەگەڵ هەموو بستێکی خاچی جوانی کوردستان وەرن وەرن بایەک بین دڵسۆزی ئاو خاک بین ئێمەش وەکو میلەتان با خاوەنی خۆمان بین.